دانیشتۆ باسی ڕێفراندۆمی کرد من پێم وایە ڕێفراندۆم باشترین بڕیار بوو کە گەلی کوردستان لە 100 ساڵی ڕابردوو کە داوێتی و بڕیار لەسەر چارەنووسی خۆی بدا و من متفق نیم لەسەر لەگەڵ قسانی کە بەو شێوەیە باسی کرد. بڕیاری ڕێفراندۆم بڕیارێکی سیاسی نەبووە، بڕیاری گەلێک بووە، گەلێکی ستەم لێکراو بووە، بە دوای ئەوە دەگەڕا کە هەناسەیەک بدۆزێتەوە بە دوای مافەکانیان بگەڕێت، دیاگەڕا بە دوای چارچێوەیەکە کە وەک ئینسانێک جۆی لێ بگرێت و وەک ئینسانێک بژێت. بۆیە بڕیاری ڕێفراندۆم بڕیارێکی سیاسی نەبوو، بڕیارێک بوو هی هەموو گەلی کوردستان بوو. ئەگەر جەنابیشت متابعەت کردبێ هەموو حیزبە سیاسیەکانی کوردستان دعمی ڕێفراندۆمیان کرد، پەرلەمانی کوردستان دعمی ڕێفراندۆمی کرد، هەموو موسساتە سیاسی و دەستورەکانی کوردستان دعمی ڕێفراندۆمیان کرد و ڕێفراندۆم لە پەیامەکەی خۆی کە وەک وەسیلەیەکی قانونی بۆ تعبیرکردن لە ڕای گەلی کوردستان بۆی بێت چۆن بژێ سەرکەوتوو بۆەوە قەتش ڕێفراندۆم فاشل نەبەوە قەتش فاشل نابێت. ئەمە بەنسبەت ڕێفراندۆم. دوای ئێمە دەبێت نقطەیەک یعنی یەکلایی کەینەوە گەلی کوردستان وەک هەر گەلێکی تر مافی ئەوەی هەیە، مافی چارەنووسی هەیە، بۆ هەموو گەلێکی تر مافی چارەنووسی هەبێ، حەق تەقریری مەسیری هەبێ، بۆ گەلی کوردستان ئەم حەقەی نەبێ، بۆ عەرەب هەیبێ، بۆ تورک هەیبێ، بۆ فارس هەبێ، بۆ هەموو دەوڵەتەکانی تر ئەم حەقیان هەبێ، بۆ کورد ئەمیان گەلی کوردستان بەگشتی ئەم مافەی نەبێت. ئەمە بۆ ئەم مافە مافێکی سروشتیە کە خۆی گەورە بە هەموو گەلێکی بەخشیوە، مافێکی نێودەوڵەتیە کە لە میساقی ئومە متحیدە چەسپێنراوە، بۆ ئەم مافە بە هەموو گەلێک بدرێ بە گەلی کوردستان نەدرێ. ئەمە نقطەیەک. نقطەیەکی تر ئێمە کاتی خۆی کە ئینزیماممان کرد بۆ دەوڵەتی عێراق لە ساڵی 24 ئەم پیانەوە ویلایی مووسڵ ئەم منتیقەیان پیانەوە ویلایی مووسڵ ئینزیمامی کوردستان بۆ دەوڵەتی عێراقی ئینزیمامێکی اختیاری مەشروط بووە، اختیاری مەشروط بووە کە دەبێت مافی گەلی کوردستان لە چوارچێوەی عێراق بچەسپێندرێ. بەڵام ئەو مافەی ئێمە وا دەبێت وەک شەریکێک سەیرمان بکەن. بەڵام ئەم مافەی ئێمە یان ئەم شەراکەتی ئێمە لەگەڵ عێراقات چی بووە لە 100 ساڵی ڕابردوو؟ ئەنفال بوو، هەڵەبجە بوو، قەسفی کیمیایی بوو، نانبڕین بوو، برسیکردن بوو، ڕاونان بوو، کوشتن بوو. ئەمە مافی ئێمە لە شەراکەت بوو. بۆیە ئەم گەلەش بە دوای حەقی خۆیەتی بە دوای ئاسۆیەکە بگەڕێ، بە دوای چارەسەرێکا بگەڕێ لە ئیتارێکا خۆی بدۆزێتەوە. ئەمە نقطەیەک. نقطەیەکی تر لە دوای 2003 ئێمە بە هەموو هێزمان چوین بۆ عێراق و بۆ ئومێدەوە ڕۆشتین کە هەنگاوێکی تازە بیبینین کە مافەکانی خۆمان لە چوارچێوەی عێراق کە لە ساڵی 24 تێیدا نووسرا بۆ جارێکی تر لە دەستوری عێراق بنووسرێتەوە. ئومێدمان وا بوو کە دەستوری عێراق جێبەجێ بکرێن. دەستوری عێراق 55 مادەی تایە پێشەل کراوە. 55 مادە و بەندی دەستور کە علاقی بە مافی کوردستانەوەیە پێشەل کراوە. لە دیباجەی دەستور ئەڵێ ئیلتیزامکردن بەم دەستورە يعني يحفظ للعراق اتحاده الحر. ئەگەر هاتوو پابند بوون بە دەستورە جێبەجێ کرا اینجا ئیتیحادی حڕی عێراق جێبەجێ ئەکرێ. بەڵام کاتێک کە دام دەستورە جێبەجێ نەکرا خەڵکی کوردستانیش ئازادن کە بڕیار لە چارەنووسی خۆیان بدەن. بۆیە ئێستش دەگەڕێمەوە بۆ ئەو نقطەی کە ئێمە چاومان لەوەیە لەم مەرحەلەیە دووبارە دەستور جێبەجێ بکرێتەوە. ئێستا کەشێکی تازە هاتۆتە ئاراوە لە عێراقا. ئومێدمان وایە سەرکردایەتێکی تازە هاتۆتە عێراقەوە، پەرلەمانێکی تازەمان هەیە لە عێراق و حکوومەتێکی تازەمان هەیە لە عێراق. ئومێدمان وایە سەرکردایەتی دکتۆر عادل عەبدولمەهدی هەموو ئەو خروقاتانەی کە لە دەستوری عێراقا دەربار بە کۆی دەوڵەتی عێراقی کراوە و تایبەتیش بە هەرێمی کوردستان کراوە چاکی بکاتەوە و بۆ ئەوەی بتوانین هەمومان پێکەوە لە چوارچێوەی ماف و ئەرێک یەکسان بین. أعود إلى كلمتي إنه من هذا المنطلق إنه رووا دەمەگەڕێمەوە بۆ وەڵامەکە من پێم وایە عێراق بە خاکی ململانەی دەمێنێتەوە و عێراق بەم ڕەوشەی ئێستای ئامرازەکانی بەیەک گەیشتنی نییە و من پێم وایە هەموو کێشەکان کە لە عێراق هەن وەک پێشەوانی ئەوانی کە کەسێک پێیان وایە کێشەن هێنراون بە عێراق، من پێم وایە کێشانە هەن لە عێراق و کێشەی عێراقیەکان خۆیانن و پێم وایە عێراقەکان دەبێ تەواو گوێر بن
أجيك يعني ئێستا وڵامە پێم وایە عێراقیەکان وریان هەبێ بوێر بن بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە و هاوکاری دەرەکی و نێوانگیری دەرەکی ڕەنگە هاوکار بێ بەڵام پێویستە خۆمان ئەو هەنگاو بنین من زۆر کێشەم نووسی و زۆر و چارەسەرشم نووسی بەڵام پێم وایە کێشەی کێشەکان لە عێراق بریتە لەوەی عێراق پێکاتەیەکی مەذهبی و نەتەوەییە و پێکاتەیە ئەم فرەیە لە خودی خۆیدا کێشە نییە بەڵام بەڕێوەبردننی ئەم فرەیە کێشەیە و چۆنێتی پاراستنی ئەم فرەیە کێشەیە و بەردەوامبوونیشی کێشەیە و ئەمەش کێشەی سەرەکی عێراقا و پەیوەندی بە عەقڵیەتی حیزبی عێراقیەوە هەیە کە لە 1920ەوەکە دەسەڵاتدارە ڕەنگە لە چەند ماوەیەک چەند ساڵێک ڕۆژەکە وا نەبێ بەڵام بەردەوام کە ئەوەی ئەو دەسەڵاتی لە عێراق لە بەغداد بووە تەنیا لەسەر بنەمای ئەوە بووە کە دانی بە ئەو پێکاتەیە و فرەیە نەناوە و بە کێشەی زانیوە و پێی وا بووە کە ئەو هەموو پێکاتە و ئەو پێکاتەی و مەزهبیانە و فرەی مەزهبە کە دەوڵەمەندبوونە بۆ عێراق و پێی وا بووە کە دەبێ بە دەستێکی ئاسنین کۆنتترۆل بکرێ و ئەمەش کێشەیەکی گەورەتری دروست کرد و پێم وایە مامەڵە ئەم دەستە ئاسنینە و ئەم کۆنتترۆلکردنە درزی نێوان کۆمەلگەی عێراقی زیاتر کرد و بناغەی کۆمەلگەی عێراقی لاواازتر کرد و پێم وایە بۆیە پێم وایە ئەگەر بەڕێوەبردنێکی ڕاستەقینە و دیدێکی ڕاستەقینە نەبێ بۆ بەڕێوەبردننی ئەم فرەیە و ئەگەر دەسەڵاتدار لە بەغدا متمانەی نەبێ و نەترسێ و پێکەوە ژیان لە نێوان ئەم پێکاتانە و فرەیە دوا دەکەوێ و بەدینایە و پێم وایە تا ئێستا هەر بەدینە هاتووە و دواخراوە تا ئەو کاتەی کەوا دەسەڵاتدار دەگاتە تەواو دەگاتە ئەو قەناعەتە و باوەڕێکەوە ئەم فرەیە کێشە نییە بەڵام پێویستە بەڕێوە ببرێ و ئەو کات دەبێتە خاڵی دەستپێک ئێمە چۆن دەتوانین لە خاڵی کێشەوە بڕۆین بۆ بیگۆڕین بکەنە خاڵی دەوڵەمەندکردن و بێگەیشتن و پێکاتن من باسی زۆرن ئەو خاڵانە باسی خاڵێکیان دەکەم پێویستە دەسەڵاتدار من کە دەڵێن دەسەڵاتدار پێویستم بە کەسێک مەبەستم کەسێک نییە بەڵام سیاسەتی دەسەڵاتە لە بەغدا و سیستەمی دەسەڵات لە بەغدا دەبێ بگەڕێتەوە بۆ دەست بنەمای پێکهاتن لە عێراق من کە باسێک ئەوە دەکەم دەزانم پێکهاتن لە عێراق بووە ناوبانگی خراپ ڕۆیشتووە بۆتە هاوتەریبی بەشبەشینە بەڵام ئەمە ئەو کێشە پەیوەندی بە شێوازی پێکهاتنە و پەیوەندی بە خراپ جێبەجێکردنی پێکهاتنەوەیە بۆیە وای لێ هاتووە بۆیە پێم وایە ئێمە پشت بە بیرۆکەی پێکهاتن ببەستین و بۆچی ئەو کارە دەبێ بکەین چکە عێراق وڵاتێکی پێکەوە نراوە پێمە بەسمان ئەوەیە پێکاتەکانی وە کۆمەڵگا مرۆیەکانی جیاجیان و ئێمە ناکرێ بەبێ پێکاتن ئەم پێکەوەنانە کۆنتترۆل بکەیت و بەڕێوەبەری ئەمە یەکەم دووەم بناغەی پرۆسەی سیاسی نوێ لە 2023 و دواتر لە پێشتریش لە کۆنگرەی لەندەن لە 2002 لەسەر بنەمای سیستەمی فیدرالی بووە و سیستەمی فیدرالی لەسەر سیستەمی بناغەی پێکهاتنە و فیدرالیەت بۆ ئەوەیە کە هیچ لایەنێک دەسەڵات قۆرخ نەکا و حکومڕانی ئەوەی دیکە بکە بەڵکو و پێکەوە هەمووان حکومڕانی بکەن و بەڕێوە بەرن و ئەمەش پێویستە ئێمە پەیڕەوی بکەین لە دەسەڵاتدا ئێمە گەر بگەڕێنەوە دەستوری عێراق ئەو کاتێک کە دەستوری عێراقماندانا وەکو خێوەتگەیەک وەکو چەترێک بۆ عێراق ئێمە بێگومان کە دەستورمان داڕشت ئێمە لەسەر بنەمای
پێکاتن دامان ڕشت و بە پێکاتن ناکرێتەوە عێراق حکومڕانی عێراق بکەی ئێمان ڕاستە لە ئەوانەی کە دەستوریان نووسی سەرەتا هاوبەش هاوڕانە بوون بەڵام دوای ئەوەی کە 42 مادەی 42 لە دەستور نووسی ئەوە بوو کە سونە ڕێگە بۆ خۆشکە سونە بەشدار بێ لە داڕشتنی دەستور و سیستەمی پەرلەمانی یەکێکە لە ئەنجامەکانی بەرهەمەکانی قوتابخانەی پێکهاتن کە بنەمایەکی دروستە بۆ بریاردان و چوار لە دەستور باسی دان بۆ نراوەکە هەرێمەکان دروست بکرێن و ئەمەش باسی ئەمەشە خزمەتی فرەیی دەکات و دەوڵەمەندی دەکات پێم وایە لە دەستور سیستەمی نوێنەرایەتیکردنی ڕێژەیی چەسپاوە کەسپێنراوە کە ئەمەش بنەمایەکی دیموکراتیە و پەرەنسیپی لیستی کراوە و فرە دایرەکانی هەڵبژاردن کرانە بنەما و ئێمە کێشەکە لە کۆتاییدا ئەوەیە کە بە شێوەیەکی ڕاست و دروست سیستەمی فیدرالی و سیستەمی دیموکراتی جێبەجێ نەکراوە بۆیە ئەم کێشەیە دروست بووە و پێمان وایە دەوڵەتی فیدرالی لە عێراق شێوێنراوە و ئەو دەسەڵاتێکی ناوەندیە و دەوڵەتی عێراق بە ڕوخسار دەوڵەتێکی فیدرالیە بەڵام لە بنەڕەتداوانیە بۆ نمونە یا کەرتی نەوت و گاز تا ئێستا یاسای نەوت و گاز کە ئەو کەرتی کۆنتڕۆڵ کردە کە یاسایەکی ناوەندیە و دادگای فیدرالی کە سەمامی ئەمانە لە عێراق ئێستاش هەر بە یاسایەکی کۆن بەڕێوە دەچێەوە لە سەدەمی دکتۆر دروستکرا ڕاستە بەڵام ئێستا دەبێ بە پێی دەستور دادگا دروست بکرێتەوە و هەموو پێکاتەکان تێدا بەشدار بن و میکانیزم هەبێ لە بۆ دەرکردنی بریارەکانی دادگای فیدرالی و نابێت دادگای فیدرالی بێتە بووکەلەیەک بەدەستی لایەنە سیاسەکان ئەمە زۆر پرسم خستە ڕوو بەڵام من ئامانجم پابەت من بوو بە کاتەوە.